بەخێرهاتنی هەموو لایەکەکەم سوپاس بۆ ئامادەبوونتان بۆ کردنەوەی یەکەم ماڵپەڕی ئەلکترۆنی بۆ وەکو کتێبخانەیەکی ژینگەی بۆ کۆکردنەوەی هەموو سەرچاوە ژینگیانی کە لە هەرێمی کوردستان و عێراقا بڵاوکراونەتەوە. دامەزراوەی ڤم یەکێک لەو بوارانی کە کاری تیاکە گۆڕانی کەش و هەوایە لەگەڵ پاراستنی ژینگە بۆ ئەم مەبەستەش پاڵپشتی لەکردنەوەی کتێبخانەیەکی ئەلکترۆنیا کردووە. سەرەتای دروستبوونی وێبسایتەکە یاخود بیرۆکەکەی گرێتەوە بۆ ساڵەکانی 2016 بۆ حەڤا کە لە ڕاستیە ئێمە ئەو کاتە بیرۆکەمان هەبوو کەم وێبسایتە دروستکەین بۆ کۆکردنەوەی هەموو سەرچاوە ژینگیانی کە لە هەرێمی کوردستانە هەن. ئەو کاتە ئێمە خۆمان پێویستمان بە داتا و زانیاری هەبوو لەسەر و کێشە ژینگیانی کە لە کوردستانە هەیە و بە دیاریکراوی بۆ نمونە گەرمانەوە لەسەر هەوا داتا کۆکەینەوە یاخود کەمپینێ بکەین بۆ پیسبوونی هەوا پێویستمان بە داتا هەبوو بۆی ئێمە کاتێکە ئیش لەسەر ئەو کێشەیە ئەکەین بزانین کوردستان لە چه ئاستێکایە و ئەو کێشانی کە هەمانە بە داتا ئێمە بتوانین بیسەرمێنین کە ئێمە فعلەن ئەو کێشەیەمان هەیە داتای پێویستمان لە بەردەستانە بوو. لەو کاتە ئێمە ڕاستەکەی بیرۆکەکە هەبوو پرۆپۆزەڵمان حاضر کرد بەڵام کەس سەپۆرتی نەکردین بەڵام بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ لە مانگی سێوە ئێمە پرۆپۆزەڵمان تەقدیم کرد بۆ دامەزراوەی ڤیم و بە خۆشحاڵی قبوڵ کرا و سپۆنسەریان کردین و لە ئێستای وێبسایتەکە کەوتۆتە ئیش. طبعاً ماڵپەڕەکە ماڵپەڕێکی بە تەواوەتی ژینگەیە هەموو داتا و زانیاری و سەرچاوەکە ژینگەکان لە خۆگرێ لە هەموو بوارە جیاوازەکانەوەتە خزمەت بە هەموو چین و توێژێکەکە چ ئەکادمی بێ چ ئەکادمیش نەبێت واتە خزمەت بە ڕێکخراوەکانەکە بە کەسانی ئاسایی ئەکا بە خوێندکاران ئەکا بەلایەنی ئەکادمی و زانستی ئەکا تەنانەت شوێنی ئەوەی تیا کراوەتەوە کە لە داهاتوویکی نزیکترە ئەو بابەتانە بە شێوەی ئۆدیۆواتە بەس بە بابەتی دەنگی بکرێتە ناو ماڵپەڕەکە یاخود بەس بە ڤیدیۆ داخڵ بکرێەوە تا جێ هەموو بابەتێکی تیا کراوەتەوە لە ناو وێبسایتەکەیە. بەشەکانی زۆرن ئەتوانم پێتان بڵێم کەوا لە ناو بە شێوەیەکی سەرەکی لە چەند بەشێک پێکاتوە کە تێیە کتێبی زانستی بڵاوکراوی زانستی و بڵاوکراوی ڤیدیۆیی و دەنگی کە لە داهاتوو ئەمانش ئەخرێتە ناو وێبسایتەکەەوە لەگەڵ یاسا ژینگەیەکان و هەموو ئەو بۆنە جیهانی و ناخۆیەکان کە هەن و هەواڵی ژینگەی بۆ نمونە ئەمڕۆ کارەساتێکی نەخوازراوی ژینگەی ڕوئەیە لە ناو وێبسایتەکە ئەو هەواڵە جارێکی تر بڵاوکرێتەوە هەموو سەرچاوانیشی کە باسم کرد خۆیان پێشتر بڵاوکرانەوە بەڵام لە کۆی هەمووی کۆکراوەتەوە لە ناو وێبسایتەکە وەکو کتێبخانەیەک ئێمە تایە بڵاوێکەینەوە. ئەم ماڵپەڕە ئەتوانم بڵێم ئاسانکاریکی زۆر ئەکا بۆ هاوڵاتیان و خوێندکاران و ئەکادیمیەکان کە بتوانن لە دەرەوە و لە ناوی وڵاتیش سەرچاوێکی ژینگەیی تایبەتیان لەسەر کوردستان دەست بکە پێویست بە گەڕان و ڕێگەبڕینێکی زۆر ناکات ئەتوان لە ڕێی ماڵپەڕەکە بەدەستی بێنن. یەکێک لە ئیسفادەکانی ماڵپەڕەکە کە تایبەت بۆ زانکۆکان و بۆ توێژەرەکان خۆیان ئیسفادەی هەیە زیادکردنی ڕانکینی توێژەر و زانکۆکانە بۆی کە خوێنەرێک گێت لە ماڵپەڕەکە ئەگەڕێ بابەتێکی بەدڵەبێ ئەبێ سایتیشنی بکەواتە ئاماژە بە سەرچاوەکە بە ئەنج ئەتوانێت دایگرێ و یاخود ڕاستەخۆچێتە لینکی گۆگل سکۆلەری ئەو توێژەرەوە کە لێرەشە ئەمە جارێکی تر توێژەرەکانمان ئەناسێنێ بە دەرەوە بەناو کە خۆمان لە خۆمانە زۆر کات ئەزانین بابەتێکی ژینگەیی هەیە یاخود سەرچاوی ژینگەیی هەیە بەڵام نازانین لەکوێوە بەدەستی بخێن یا ڕاگەاندنکاران لەسەر بابەتی ڕۆژ یانەوێ زانیاریەکیان دەست بکەوێت ئەتوانن بێن لە ڕێی ماڵپەڕەکە ڕاستەخۆ کۆمەڵێ داتا و زانیاری بەدەست بێن بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی کە لە ماڵپەڕەکە لە داهاتووە بە زمانەکانی تریش زیاتر بەردەستە بێت. لە ڕاستیە چکە ئێمە فترەی بەکارخستنی ماڵپەڕەکە ماوەیەکی ویست بۆ دیزاین و ئاکتیڤکردنی ماڵپەڕەکە بۆیە داتابیسەکان وەکو ئەپلۆد هێندە زۆر نین هێشتا نزیکی سەرچاوەیەکە بێ بەڵام لە هەر بەشێکیان کە ئیزافەمان کردووە ئەپلۆدمان کردووە بۆ ناو ماڵپەڕەکە بەڵام ئەوەی کە لە بەردەستمانایە زیاترە نزیکی 350 بۆ 400 داتابیسمان لە بەردەستایەکە تایبەتە بەڵام بۆ ئەوەی کە ئیزافە کراوە لەمە بە دوای زیاتر ئەبێت لەبەری کە ئێستا ئەمڕۆ ئێمە بانگەشەمان بۆ کردووە کۆمەڵێک توێژەر و کەسانی زیاتریان پەیوەندیمان پێوەکەن کە سەرچاوەکانی خۆیانمان بۆ نێرن کە ئێمە بتوانین ئەم زانیاریانی ئەوانیش جارێکە ئەپلۆد بکەینەوە بۆ ناو ماڵپەڕەکە.